سڵاوتان لەبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکان چۆنن؟ هیوادارم هەموو لایەکدا زۆر باش بن. ئەمڕۆژ هاتمەوە بۆلاتان بۆ پێشکەشکردنی چیرۆکێکی نوێ. هیوادارم جێی سوود بێ بۆ هەموو لایەکان. چیرۆکی ئەمڕۆمان لەژێر ناونیشانی کێکە خۆشەکەیە. خەت و ماریا مامۆستا بوو، بەڵام زۆر حەزی لە ئامادەکردنی خواردن بوو. کۆمەڵێکی هەمەڕای لە خواردنە خۆشەکانی ئامادە کرد بۆ مناڵەکانی کە ناویان سایە و توانا و خەندە بوو. ڕۆژێکیان خات و ماریا هەنێک چێشتی ئامادە کرد بۆ مناڵەکانی. دوای نیوەڕۆ بوو، کاتێک کە گەڕانەوە لە قوتابخانە، خات و ماریا لەگەڵ شیرێکە چێکەکەی پێشکەش بۆ مناڵەکانی کرد. ئەوانیش دانیشتن لەسەر سفرەی خواردن و مناڵەکان زۆر چێژیان بینی لەو ژەمەگەرمەی کە دایکیان بۆیان ئامادە کرد بوو. خات و ماریا بە سایی وت: ئایا حەزت لە کێکی زیاتر هەیە بیخۆی؟ سایە ژووتی: نەخێر. دوو مناڵەتی تریش بەردەوام بوون لە چێژبیرۆی خواردنی کێکەکە. هەر یەکەیان پەلەیانە کرد لەسەر تەواوکردنی بەشەکەی تری کێکەکە، هەتا بڕواتە دەرەوە و یاری بکات لەگەڵ هاوڕێکانی. پاشان خات و ماریا کێکی پێشکەش بە توانا کرد و وتی: ئایا حەزت لە کێکی زیاتر هەیە توانەجا؟ ئەویش بە بێتاقەتی و بە خێرایی وەڵامی یایەوتی: نەخێر، ناخۆم. هەر یەک لە سایە و توانا بیریان چوو بڵێن سوپاس. توانا بە سایەی وت: دەی خێراکە کوپە شیرەکە بخۆرەوە. کاتێک کە سایە شیرەکەی خواردەوە، خەندە دەستی کرد بە باسکردنی چالاکیەکانی قوتابخانە کە ئەو ڕۆژەی بەشداری تیاتر بوو بۆی باسکردن. هەروەها بە دایکی وت: دایکی ئازیزم، پۆلەکەی ئێمە ئەچنە دەرەوە لە دەشتێکە بۆ باخچەی ئاژەڵان. ڕۆژی هێنی ئایندە ئاڕۆن، ئایا منیش دەتوانم لەگەڵ هاوڕێ و هاوپۆلەکانما بڕۆم؟ توانا قسەکەی پێ بڕی و ویستی تۆڕی بکە. وتی: نەخێر، ناتوانی ئەوە بکەیت. خەندەش کە زۆر بێتاقەت بووتی: تۆ بێدەنگ بە، خۆ من پرسیارم لە تۆ نەکردووە، بەڵکو من پرسیارم لە دایکم کردووە. باشتر وایە تۆ ئەرگەکانی قوتابخانە و جێبەجێ بکەی. خات و ماریای گوێی لەو قسانەی نێوان خەندە و توانا بوو. ئەو هەموو بیرکردنەوەی ئەوە بوو کە دوو مناڵەکەی بە شێوازێکی شێو وەڵامیان باتەوە، بەڵام بەداخەوە ئەوان بە جوانی وەڵامی یەکتریان نایەوە. لەو ڕۆژەیە کێکێکی بۆ ئامادە کرد بە سۆزێکی زۆر مەزنەوە، بەڵام ڕێزی ئەوەیان نەگرت کە دایکیان چەند ماندوو بووبەوە. ئەوان بە تەواوەتی سەرقاڵی یاریکردنەکانیان و قسەکانیان بوون، بە هیچ شێوەیە گرنگیان بە هەستی ئەو نین. پاشان خات و ماریا کێکی پێشکەش بە خەندە کرد و وتی: خەندە گیان، حەزت لە کێکی زیاتر نییە بیخۆی؟ لە ڕاستیە کێکەکە خۆش بوو، خەندەش حەزی لێبوو زیاتر بخوا، بەڵام ئەوەنەی خواردبوو تێر نەبوو. خەندە بە ڕوویەکی خۆشەوە بە دایکی وت: دایکی گیان، زۆر سوپاس، دەستەکانە خۆش بێ، ناتوانم زیاتر بخۆم. ئەوەنەم خواردووە بە ئەندازەوی تر تێر بوو. خات و ماریا زۆر دڵخۆش بوو بە وەڵامدانەوەکەی خەندەی کچی. لە دڵی خۆیان وتی: خەندە چەند ڕەفتارێکی باش ئەنجامەیە. هەروەها هەر یەک لە توانا و سایەش تێبینی ئەوەیان کرد کە خەندە چۆن مامەڵەی لەگەڵ دایکی کرد و بە چ شێوازێکی جوان وەڵامیایەوە. هەستیان بۆ کرد خەندە و دایکی بە شێوازێکی زۆر جوان لەوان جیاوازتر قسەیان پێکەوە کرد. درکیان بە هەڵەی خۆیان کرد، هەستیان کرد کە بێگومان ئەوان پێویستە بەلایەن کەمەوە سوپاسێک ئاراستی دایکیان بکەن لە پێناوی ئەو کێکە خۆشەی کە لەبەر دڵی ئەوان دروستی کردبوو کە پێوەی ماندوو بوو. پێیان وت: دایکی ئازیزمان، ئێمە هەست بە پەشیمانیکی زۆرەکەی لەوەی کە پێی هەستاین و کردمان بەرامبەرە. بێگومان ڕەفتاری خراپمان هەستی تۆی برینا کردووە، بۆیە زۆر داوای لێبوردنە لێەکەی، هیوادارین کە لێمان خۆش بیت. هەرگیز جارێکی تریش ئەو هەڵەیە دووبارە ناکەینەوە. ئیتر خات و ماریا هەستی بە دڵخۆشیێکی زۆر کرد
بەهۆی ئەوەی کە مناڵەکانی دانیان بە هەڵەکی خۆیانە ناو ڕۆژتێکی بەرز و جوانیان ئاراستی دایکیان کرد لە خۆشیە فرمێسک لە چاوەکانی هاتە خوارەوە. بە خۆشەویستیەوە مناڵەکانی لە ئامێز گرت و دواتریش بەڵێنیە بۆ گەشتەکەیان خواردەیەکی زۆر باشیان بۆ ئامادە بکات و ڕێگویە کە بچێ بۆ گەشتەکە. لە دوای ئەوەش مناڵەکانی کەش بەڵێنیانە کە هەرگیز جارێکی کە بە شێوازی ناشرین لەگەڵ دایکیانە مامەڵە نەکەن. لێرەوە ئەبێت چی فێربین مناڵە عەزیزەکە؟ ئەگەر بێت و حەزت لەو شتە نەکرد کە پێشکەش دەکرێ یاخۆت ئەگەر حەزت لێ کرد، ئەمە دوو شتی جیاوازە، بەڵام ئەبێ بە شێوازی جوان وەڵام بدەیتەوە. بۆ نمونە تۆ دایکت ماندووە بێ ڕۆژانە خواردنتان بۆ دروست دەکا، ئایا لە یاریکردنن یان لە قوتابخانە یان لە هەر شوێنەکەن، کاتێ دەڕێنەوە بۆ ماڵەوە پێویستە بە ڕوویەکی خۆشەوە بە شێوازێکی جوان سڵاو لە دایکتان لە باوکتانی بکەن. ئەو کاتەشی کە دایکتان ئامادە بێ و خواردنتان بۆ خاکە بەردەمتان هەر جۆرێک بە خواردنەکە، تەنانەت ئەگەر ئەو خواردنەش نەبوو کە ئێوە حەزتان لەبێ، هێشتا بێ سوپاسی دایکتان بکەن، دەستخۆشیان لێ بکەن بۆ ئەو ئەرک و ماندووبوونەی کە کێشاوێتی ئەو ڕۆژە. ئەگەر خواردنەکە بە دڵی شت نەبوو، هەر پێویستە لەسەر تۆ سوپاسی بکەیت لە پای ماندووبوونی لەگەڵ هەرێکێکتانە، کەواتە مامەڵەتکردن لەگەڵ دایک و باوەک ئەرکێکی زۆر پیرۆزی شانی هەرێکتر لە مناڵە چاودێشەکانە. بۆیە ئێوەش هەمیشە هەوڵ بن بەڕێزەوە مامەڵە لەگەڵ کەسانی لە خۆتان گەورەتر یاخود دایکتان یان ئەو کەسێک کە لە ماڵەوە خزمەتتانەکە و ماندووە بێ بۆی کە خواردنتان بۆ ئامادەکە. هەمیشە لە بیرتان بێ وشەی دەستخۆش، وشەی سوپاس شتێکی زۆر جوان، کەواتە لە سوپاسدانەکەم کە ئەمڕۆ گوێتان لە چیرۆکەکەی من بێت. هەتا بەرنامەیەکی نوێ هەفتەی ئایندا هیوادارم دووبارە بە چیرۆکێکی جوانەوە دێمەوە ماڵەکانتان. تاو کاتەش کاتێکی خۆش خۆتان لەگەڵ.